بەڵێ بینەرانی یازی سڵاوتان لێبێ من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە سلێمانیەوە لاگەڵتانین بۆ باسی ڕۆژ. لە مەڵقەی باسی ڕۆژ مەبەستما قسە لەسەر کۆمەڵێک پێشهاتی نوێ بکەین لەوانە سەردانی سەرۆکوەزیرانی عێراق بۆ فەڕەنسا و ئەو قسانەی لەگەڵ ماکرۆن سەرۆکی فەڕەنسا کردیان واروها قسە لەسەر پێشهاتە نوێیەکانی بڵین ناوچەکەکەین سەبارەت بە ڕای ئێران سەبارەت بە ڕای تورکیا لەسەر ڕێفراندەمی سەربەخۆیی و هەنگاوەکانی هەرێمی کوردستان لەو بارەیەوە و مەبەستیشمە لەسەر کۆمەڵێک بابەتی دیکە قسە بکەین لەوانە کە حکوومەتی فەڕەنسا جارێکی دیکە پێشنیازیەوەی کردەوە کە دەست پێشخەریەک بکات یاخود نێوەنگیریەک بکات لە نێوان بەغدا و هەولێر. مەبەستمە بزانم ئەبێ ئەمە چۆن وەڵام بدرێتەوە و ئەو ترێت بە شێوەیەک لە شێوەکان ئەمڕۆ حەیدەر عەبادی نەیوت کە بێ ڕێفراندەمەکە هەڵبوەشێنرێتەوە بەڵکو داوای گفتوگۆی کرد و لەگەڵ مامۆستا عادل نووری مەبەستمە قسە لەسەر هەڵوێستی پەرلەمان و پەرلەمانتارانی عێراق بکەین بە عەرەب و سونە و کوردەوە کە لەوێ حەزوریان هەبوو لەم دواییە ڕێگریان لێکرا و هەروەها سەبارەت بەوەی کە ئەوترێت لە ئێستادا ئەو ئەنجومەنی سەرکردایەتی کە دروست بووە ڕەخنەی لێگیرێت و هەندێکیش بە باش باسیەکەن ئەما بێت چۆن بێ کارەکانی داهاتووی هەنگاوی داهاتووی سەرکردایەتی سیاسی کوردستان ئەبێت چی بێ لە ئێستادا. دکتۆر عادل نووری پەرلەمانتاری کورد نوێنەری کورد لە پەرلەمانی عێراق سڵاوتان لێبێ ماندوو نەبن. دیارە لە ئێستادا لە کاتێکداین کە خۆتان نەزانن سەرۆک مام جەلال کۆچی دوایی کردووە و تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ناوچەکە و جیهانیش بۆی بەداخن بۆی ماتەمبارن. ئێوە لەو بارەیەوە سەبارەت بە سەرۆک مام جەلال و کاریگەری سەرۆک مام جەلال لێرە بەدواکە لە گۆڕەپانی سیاسی بە تەواوەتی حەزوری نامێنێ چییە؟ سڵاو لە جەنابێت وە لە تەواوی بینەران خۆشەویست. زۆر بەداخەوە تەبیعی ئێستا بە کارەساتێکی ئاوەها لەم کات و ساتە وەیە سەرەتا سەرخۆشی لە خۆم و لە تەواوی کوردان لە هەرکوێهان و بە تایبەتر هەواڵانی کەتی نیشتمانی و بە تایبەتر بنەماڵەی سەرۆک مام جەلالەکەم بەداخەوە مام جەلال لە کاتێکا کە وەکو خێمەیەک بۆ هەموو عێراقیەکان ناوبرا بوو و ناسرا بوو وەکو پیاوە حەکیمەکە وەکو زەمان و سەمامی ئەمانی هەموو پرۆسە سیاسەکەی عێراق ناسرا بوو کاریزمایەک بوو نەکرد بۆ کورد بۆ عێراقیەکان لە شەرقی ئەوسەتا کارکتەرێکی سیاسی بۆ زیاتر لە 6 ساڵ ڕۆڵی خۆی بینی لە ئانوساتێکی ئاوەها لە ئێستا کە زۆر هەم ئێمە وەکو کورد و هەموو عێراقیەکان پێویستیان بە حکمت و بە دانایی و بە کارامەیی و بە دنیادی دێی مام جەلال بوو. ئەلەم کاتە ئەو ئەستێرە ئاوا ئەبێ ئەلەم کاتە ئەو سوارچاکە ئۆغرەکە لە مەیدانی خەبات و لە مەیدانی کوردایەتی و بە زوتنی ڕزگاری خوازی کورد لە چۆتە قۆناغێکەوە کە قۆناغی زۆر سەخت و هەستیارە بە تەکید بۆ ئێمەی کورد کارەساتێکەوە کۆسێکی زۆر گەورەی و کۆسپێکیشە بۆ پرۆسەکەی ئێمە هیوادارین سەرکردە سیاسەکان هەرچەند بە تەکید جێگەی پڕ نابێتەوە بەڵام هەوڵ بدەن ئەو جێگە زۆر بە بۆشی نەمێنێتەوە ئەو دوورەی کە هەیە لە یەک ئەو بێزاری و نیگەرانی کە هەیە لە یەک هەمووی وەلاخەن چەپکە گوڵەکەی مام جەلال کە دروشمی بوو هەمیشە پرۆسەکە مەیدانەکە بە ڕاجایی جوانە بەیەکەوە جوان چەپکە گوڵ بە کۆمەڵێ ڕنگ و بۆی جیاوازەوە جوانە باوە بێ بە دروشم ینی تەنها هەروێنەی مام جەلال و هەر پەڕۆی ڕەش و ئەو شتانە نەبێ وتە جوانەکانی مام جەلال هەوسوکۆتی جوانی مام جەلال هیوا و ئاوەتەکانی مام جەلال کە بە دی نەهاتن بە هەمومانەوە ئەوە پراکتیزەکەین و بینە مەیدانی واقع ینی بۆ ئەوەی هەر چەند ڕۆژ و چەند هەفتە و سەعات و شتێک نەبێ مەراسیمێک بێ و پرۆتۆکۆلی و تەواو لە بێچ نابێ ئەو هیوا ئاوەتانەی مام جەلال 6 ساڵ لەسەر گۆڕەپانەکە نەخشان دوێتی بنەبەرد و شاخ و دۆڵ و شی و ئەو شتانە نەبوو خەباتیتیان نەکرد بێ شار و دیهات و وڵاتان و پایتەخت نەبێ سەری پیان نەکرد بێ
مەتاڕ و فڕۆکەخانەی وڵاتان نەبوو مام جەلال تیادا نەبەزی و سوار نەبوو بێ بۆ پرۆسی ئێمە بەگەاندنی کورد بە هیوا ئاواتەکانی کەرکووکەکەی مام جەلال ئێستا ئەوەتە ئەو وەزعێتی کوردستانەکە بەم شێوەیە دژمنەکانمان هاتوونتە سەرخات ئەو خەڵکەی کە زۆر کورتە باڵا و زۆر قەزەم بوون لە ئاستی مام جەلال لە ئێستا بەداخەوە سریان هێناوەتە دەر ئەگەر زۆر کەسێک ئەبین ئەگەر مام جەلال لە ساحەکە بواە بە تەئکید ئەوانیان ئەتوانی بکەن بۆیە من ئەڵێم دوای سەرخۆشەکە سیاسەکانمان لایەنە سیاسەکان بە هەر هەمویانۆ هەوڵ بدەن ئەو لەسەر ئەمە بوەستین ئاماژەت بەوەدا کە کورد دوژمنی هەیە و قسە لەسەرەوە کرێ کە کاتێک باس دێتە سەر کوردستان دوو وڵاتی وەکو ئێران و تورکیا بۆ داعش ئۆپەراسیۆنێکمان نەبینی بیکەن بەڵام بۆ کورد وەکو وتری عەرزی ئازاڵاتیان کرد سوننە و شیعی عێراق بە درێژایی مێژوو بە درێژایی 1400 ساڵ خوێنیان لە کاسی بەرامبەر بە کورد یەکن و زۆر لایەنی دیکەش کە من نامەوێت بینەر هۆشیارە شکور ئەزانێت چییە و چۆنە بەڵام قسە لەسەر ئەوە هەیە کە زاکیرە و یاد و یادەوەری سیاسی کورد بڕایەکەی ئەڵێت لاوازە ئێستا کورد چەند پێویستی بەوەیە کە نێوماڵی خۆی ڕێک خاتەوە ئەگەر لەسەر پرسا حزبیەکانیش هاوڕانەبوون شتێکی ئاساییە لە دنیای دیموکراسیە بەڵام لەسەر پرسە چارە نووسازەکان ئەوەی پەیوەستە بە ژیان و دۆخی وڵاتیانی هەرێمی کوردستانەوە ئەبێ یەک بن چۆن ئەمە ئەکرێت و پەیامی تۆ چییە؟ وڵی من وا نازانم ینی باسەکە هەر ئەوە بێ کە لە بیرمان چوبیا لە بیر نەچوو بێ بۆ ئەزانانی میدیا هەنێ میدیای نەکەم و چاوەشەکارێکی زۆر پرۆفیشناڵان ئەکەن ئاخر چاوەشەکاری هەیە لێ نازانی هەیە چی هەیە بە منەظەمی بەڵام هەیە بە منەظەمی زۆر بە ئەکادیمی چاوەشەکاری ئەکا بە ئەو پەڕی دوور لە ڕووی جەنابەت و ئەوە دوور لە هەموو ڕیسالێکی ئەخلاقی چۆ میدیا ئەبێ ڕیسالەی هەبێ ئەبێ ئەخلاقی تیابی ئەبێ بزانی چیەکە هەتا من ئەو ڕۆژە ناچار بووم ینی بەداخەوە وشێکم بەکاری ناخەریک ئێستا بەکاری بێنمە بڵێم هەنێ جاش میدیا و جاش کەناڵ زۆر بەداخەوە ینی ئێستا کاتی ئەوەمان نییە ئێمە خزمەتی بێگانە بکەن و دیاریشە پشتیان کێ و ئیشوەکی ئەەکەن مەلەفەیە و شتەیە و دنیا ئەوە نەبێین نییە بێ خەڵبی ئاگان نییە بەڵام ئایا هەموو کاتێک پێویستەکە هەموو شتی هەڵدەیتەوە ڕەنگە ئێمە سیاست بە ئەخلاق و قسەش بە ئەخلاق جەنابتان زۆر بە دڵنیاییەوە ئەڵەی کە ئەمە ئاراستە ئاکرێن کەواتە لەناو کوردستانە میدیایەک بۆیە جورئەتەکەم ئەڵێم جاش میدیا بۆیە جورئەتەکەڵم جاش سیاسی بەڵێ ینی ئەمە قسانە قورسن سیاست مەداری پەیامێکتەیە سەبارەت بەوەی کە قسەکە لێرایە شتەکان بەڕوونی بین و هەڵنەخەڵەتێنرێن من یەکشت ئەڵێم کورد یەکەم بۆی زۆر نەڕۆین دوو قسە هەیە قسەیەکەیە پرسیەکەیە ئەڵێن کاکە ئێمە 100 ساڵی ڕابردوو خەباتەکەین کاروان و مەسیرە و مەسارێکەیە کار و کاروانێکەیە ئێمەی گیاندوتە ئەم لووتکە ئەم شوێنە ئێستا ئەوەنەی نەماوە خەریکە شتەکە ئەگا با دەستی بۆ بەرین ئەیتم قۆناغی ئەو جۆرە قۆناغی پێشوو تەواو بوو بچین قۆناغێکی تراوە ئێستا کاتێتی با دەست پێ بکەین و بالفعل زەمینەی نێودەوڵەتی لەبارە ئێمە زۆر جاخۆ ئەگەر زەمینەی ناوخۆ ڕەنگە لەباری بە زەمینەی نێودەوڵەتی لەبار نەبێت هۆی چت پێ ناکرێت زەمین نێودەوڵەتەکە زۆر گرنگترە هەیە ئەڵێ نەخێر لەبار نییە بۆچی لەبار نییە ئەلی لە قسەکە خەفەتی من ئەمەیە ئەڵێ لەبەر ئەوەی عێراق و ئێران و تورکیا سووریا نایرانی کورد دژمنانی کورد پیان خۆش نییە پیان باش نییە بەس من ئەمەیەکی لەمەم تێگەیانە کە من درادێکی لە تەخەسوسەکان فەلسفەیە بەس ئەمەوێت لە یەکێک تێ بگەم یەکێک تێم گەیانێ چی جۆرە لۆجیکێکی دوو لە ڕوو جەناب سەخیفانەیە تۆ 100 ساڵە خەباتێکە لەگەڵ دوژمنە بڵێ وڵا کاکە من دانیشم بە دوژمنەکەم بڵێ فەرموو تەواو لەبەرەوەی ئەو ڕاستی نییە چاوەڕێی دوژم بڵێ فەرموو ئێران و تورکیا و عێراق جەنابەت ئیشارەت بێک لە هیچ ڕێک نین لە هیچ نەدین کویانەکاتەوە نە مەساڵح و تیجارەت و بازرگانی کویانەکاتەوە نە قیامەت کویانەکاتەوە نە دنیا کویانەکاتەوە بەس لە دژمناتی کووردا کۆبوونەتەوە منم یان لە کەناڵیشی عەرەبیا زۆر بێتاقەت تووڕە بووم من پەیامم بۆ هاوڵاتیان و خۆشەویست
کۆمەڵێ سیاست مەدار هەنەوە تیجارەت و کاسپیەکەن چاوەڕۆ بن قسەی باشتان بۆ بکەن هەرەوە کاسپیانە تیجارەتەکەن بەسەر دۆزەکەەوە بەسەر دۆخەکەەوە بەڵام هاوڵاتیانی بەڕێز بۆچی بەمە ئەخەڵەتیان من وازان بەداخەوە هەنێ لە سیاسیمان هەنێ لە خەڵک ڕاگەانکار هەنێ لە خەڵکی بەرپرس و ئۆش بۆ لایکێکی فەیسبوک تویتەر زۆر شتە ئەڵێکە خۆی قەناعەتی پێ نییە من بە نەفەرم وتووە ئەرێکا کە زەحمەت نەبێ ئەوەی دوێنێوتت لەسەر کەناڵەکە معقولە و قسەی تۆ بێ ئەڵێ مامەسە وەڵڵاهی ڕێی من شوکو ڕێی تۆ وایە بەڵام جەماوەرەکەم ئەوەی ئەوێ عجیب يعني تو أنا دول رجنابت فهمت أخلاقت قيمت بهات دابزت وآست تناقض لقل داخلي خطابكي أو أنا جرأة النبي ولا ناخذ نابوي بباس وبوي لا يشكين وتو زور من بيني وتيان أجر ريفراندوم كرا إما لسري أزادي بكرين بدارة وزور من بيني وتيان أجر كرا أو إما سياسة بتجيل نزور من بيني هشتار خليجي تحليل أو أنا زور عجيب نداو يعني لا شقينا أقولنا دارن نزانم يعني الشرمينية شيء أو خلقي تربوشين على أريكاك الزحمة نبي خطوة بوستكته حفتێکی بەسەر نچوە دکتۆر خەمە نەبێ من بینیومە پیان وتراوەتەوە بزوو شەی بینم کە پیانە وترێتەوە شیکارکردنەکەتان هیچ وا دەرنەچوو بەڵام ئەوان هەر بەردەوا من بینە سەر باسی سەردانەکەی دکتۆر حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق بۆ لای ئیمانوێل ماکرۆن و بینینی سەرۆکی فەرەنسا سەرۆکی فەرەنسا بەڕوونی وتی پێویستە کورد مافەکانی پێ بدرێت لە زمانی دەستورە چی پێویستە بۆ کورد بکرێت و هەرچەندە پێشتر بڵین کۆشکی ئەلیزی ئاماژەی بەوەدا کە بڵین حەیدەر عەبادی سەردانەکات یەکێ لە باسەکان ڕێفراندەمە بەڵام نووسینگەی حەیدەر عەبادی ڕەتی کردەوتی بە هیچ شێوەیەک باسیەوەی لەگەڵا ناکرێت بەڵام ئەمڕۆ ڕوون بوو کە یەکێ لە باسە سەرەکیەکان باسکردنی ڕێفراندەمی سەربەخۆیی کوردستان بوو و من نامەوێت هیچ بڵێم تۆ ڕات چی بوو و خوێندنەوە چی بوو بۆ قسەکانی ماکرۆن خوێندنەوە چی بوو بۆ قسەکانی عیبادی من بە وردی دانیشتم بە دیار زۆر مەبەستیشم بوو ینی هەر کە سەردانەکە بوو کۆبوونەوەکە بۆ دانیشتم بە دیار تەلەڤیزیۆنەوە بۆ بزانم چی چونکە عادەتەن کە قسە ئەکرێت وەکو سیاسی زانی پشتیام قسە ئەمە لەکوێوە دێ هەتا بازێکیشی مجاملات بێ هەر ئەی خوێنیتەوە چیتر لە فەڕەنسا یەکێ لە وڵاتانەیە کە لە دێر زەمانەوە دۆستی ئەمێ یەکێ لە دۆستە ڕاستەکانی ئێمە سادقەکانی ئێمە کە لەگەڵمان وەستاون کە مەوقفۆڵسی زۆر جوانن بۆ فەڕەنسایە و ئەو سەردانەی من ناوم ناوێکم تایتڵەکەم بۆ دانا پەلکێشکردنی حەیدەر عەبادی بۆ فەڕەنسا ئەوە بۆ هەر بۆ ڕیفراندۆمیش بوو بۆ کورد بوو بۆ هیچ شتێکی تر نەبوو ئەگەنا ئێمە باسی حەیدەر عەبادی باسی تیجارەتی متەبادلی ئەکرد یانی نازانم ئەوە ئیشی سەرۆکوەزیرانی بی نازانم عێراق چییە ببینەری بۆ فەڕەنسا کە تیجارەتی متەبادل ینی عادەتەن شتیشمان لەگەڵ زیاتر وڵاتانی چواردۆرە باسی پەتاتە و تیجارەت لە بینی ئێمە و ئێران و تورکیا پەتاتی و تەماتێ و پیازە و ئەو شتانەیە زۆر بژێ و ڕۆژانی عێراق دوای 14 ساڵ نەیتوانی هەڵسێتۆ سەر پێ هێشتا 4 کێڵگە باینجان و شتی خۆی هەبێ وڵاتەکەی کە 1000 میلیارد دۆلاری تا سەرفکرا ئەوەی کە خوێنمە بە تەئکید باسی ڕیفراندۆم و باسی کورد بوو و حەیدەر عەبادیش هەتا ئەو شانەی ئەو دەستەواشانەی لە شوێنتر بەکاریان لێ بەکاری نەیەنا پێشمەرگە برامان و شەڕی داعش پێکەوە ئەەکەین و کورد ئاوایە و گەلی ئێمە و نازانم چی و هەموو مغازەلە و مجاملە بوو بە تەئکید ئەوان سیاسەتمەدارن ئەزان ئەمە چەنی چۆنە ئەوەی من ئەوەم خوێندەوە کە بە چڕوپڕی باسی ئەو خواسەکرا بۆ باس خواسەکرا بوولەوە و ڕیسالە و مەسەجی باشش دراوە بە حەیدەر عەبادی کە ئەمە ئاوا نابێ ئەمە ڕەشە کوشتەکە ئێوە ئەیکەن چونکە قسەکانی حەیدەر عەبادی هەموو پاکانە بوو و پاشگەز بوونەوە بوو لەو قەرار و بڕیار و شتانە ئەگەر مجاملەش بێ بۆ ئێمە هەر باشە و هەر کەڵکیەیە ئەوەی دوێنێ و ئەمریکا و وەزیری خارجیە ئێران و تورکیا سەربەعی ئێران و تورکیا دوێنێ دانیشتیان کە من چاوەڕێ ئەوە بووم کە ئەمریکا ڕەدەلفعلی چۆن چونکە تورکیا ئەوە مەسەجێک بوو زیاتر بۆ ئیتحادی ئەوروپی بوو کە چەند ساڵە هەر بە هیوا و ئاواتی بچین ئیتحادی ئەوروپی بەڵام مێرگوڵ زۆر هینی کرد ینی تەواو مۆریدا ئاویدا بەدڵیان ناوتی چاوەڕێ مەبن ئەوەی هاتووە یاریەکە ئەڵێ ئەوەچم بۆ ئێران دژمنی ئەوەچم بۆ رووسیا دژمنی ئەوەیە یاریەکە واکەم بۆی ئەوان زیاتر مەسەجەکە مەسەجێکی ئەوە بوو باسی کوردستان کرا تەبیعی و باسی کورد کرا بەداخەوە دەسەواژێکی زۆر ناخۆش و ناشیرنی بینی لە ئەردۆگان باسی شیمال عێراقی کرد باسی کوردستانی نەکرد ئەو کوردستانی بەڵێ ئەو کوردستانی کە
ئاڵای بۆ دانا لە سەردانەکەی بەڕێز بەرزانیە لە فڕۆکەخانەوە لە پشتی خۆیەوە بەڕسمی و بە فەرمی ئاڵای کوردستان داناوە دەوڵەتێک مامەڵێ لەگەڵ کرد پێش چەند مانگێک بیرمان نەچوە لە میدیاکان نەماوەتەوە ئێستا بە ئەو هەموو مناوەرەیە بە تەسەوەری من چاوەڕێی ئەوە مەکرد ئەمریکا ڕۆدلفێلی چۆنە بێت چونکە تورکیا ئەچێ لە ناتۆیە ئێستا ئەچێ لەگەڵ ئێرانە بەو ئاشکرا و ئەوهەمە چوار مەلەفی زۆر گەورەی لەگەڵا واژوئەکە ئەمە ڕیسالەیەک دژایەتیکردن و خۆڵبادانە لەگەڵ ئەمریکا چاوەڕێەوە مەکرد ئەوەی کە من چاوەڕێ بووم ینی شتێک بەیاننامەیە هەبێ لێدوانەکە بالفعل لێدوانەکە بوو بەڵام لێدوانەکە شتێکی تر بوو کە پیرێ من چاوەڕێ مەکرد ئەو لێدوانە دژانە بە ڕیفراندۆم و بە هەرێمی کوردستان کە وەزیری خارجەی ئەمریکا ئەیکرد وە لە ژێر و لەم لەولاش ئێمە قسەی تر ئەبیسین تەسەورمان ئەکرد ئەمە زۆر مووقفی تونی خۆی بێ و مووقفی ئیدارە نەبێ بە تایبەت مەگۆرک و تیلەرسە وترا ئەوە بۆ دوێنێ هات پاکانەیەکی زۆری کرد کە من لەگەڵ تەوەجوهی ئەوەم کە زەخت و فشارێکی زۆرم لەسەرە کە من خۆمڕێکە خەمەوە لەگەڵ تەوەجوهی ئیدارە کەواتە تەوەجوهی ئیدارە ئەوە نەبوو کە ئێمە لە وەزیری خارجی لە ڕۆژان ڕابردوو ئەمان بێ ئەمە شتێکی زۆر باشە بەنسبەتی ئێمەوە خاڵێکی زۆر پۆزتیف و ئیجابی من دڵم پێخۆش ئەبێ ئەم قسانی پۆتین کە کردی دوێنێ و ئەم ڕۆژ ینی زۆر شتێکی باش و ئیجابیە ئەمەی گازپرۆم و ئەمانە شتێکی زۆر ڕۆزنەفتۆمە شتێکی زۆر زۆر باشن بەنسبەت ئێمەوە ئێمە هەموو ئەمانە بخێنە لە ڕۆژانە چی ئەبێ ئەمە تەتەوراتە مامۆستا هەر حەدەسێک ڕوئەداوەی هاوڵاتی ئاگدا زۆر ڕوونکردنەوەیەک هەر حەدەسێک لەم دنیا ڕوئەدا تۆ یەکێک لەم چوار هەڵوێستە هەیە بەرامبەر ئەم حەدەسەم ڕووداوە یا ئەبێ خۆت ڕووداو سازبی تۆ کارسازبی تۆ دروست کرد بێ یا ئەبێ پێش ئەوەی ڕوئەدا تۆ ئاگادار بی قبل الحدث بی یا ئەبێ مع الحدث بی کە ڕوئەدا لەگەڵیا بڕۆیی بۆی تقاطع نەکەی یەکتر بڕنەبی و جێش نەمێنی یا نەبێ بعد الحدثی لە هەواڵەکانەوە تەلەڤیزیۆنەکە یاریت پێکرێتەوە بیزانانی زێن تازە تەواو ڕۆشت ینی بعد الحدث سیاسیەک و یەکێکی خانشین و مناڵێک و گەورەیەک و هیچ فەرقی نییە چونکە تازە ڕۆشت و جێماوی ئەمە یەکەم جارە لە تاریخی بزوتنە ڕزگاری خوازی کوردە لە ساڵی ڕابردووە کورد کارساز بێ ئەداتی فاعل بێ تۆ ئیشکەی خەڵک کاردانەوەی هەبێ ئێمە شتی حەدەسێک دروستکەین خەڵک لەگەڵمان رووسیا چی ئەڵێ ئەمریکا چی ئەڵێ ئەوان دیێن بۆ لای تۆ بەسەل بە ئیجابە مشکلێک نییەوە یەکەم جارە ئێمە خۆمان خۆڕسکی شتێک ئەەکەین ئەمە ئیتر من ڕام وایە باشێت و بخراپە مۆزوعێکی ترە باسی جانبەینەکە یەکەم بۆچی ئێمە ئەمەمان کرد 50 ملیۆن کورد بەش کراوین بەسەر 5 پارچە عەرەب ئومەتێکە نەتەوەیەکە 22 دەوڵەتە فارس دەوڵەتی خۆی هەیە تورکیەتی هەموو خەڵکێکەتی بعضی تەماشای خەریتەی وڵاتانی عالم کرد وڵاتێکم دۆزیەوە وڵات 360 کەسە هەزار نە هەر کەس شەخص 360 ئێمە بنەماڵی وایە 360 کە زیاتر 500 شەبێ یەک بنەماڵە 360 کەسە سنووری هەیە ئاڵای هەیە سرودی هەیە نیشتمانە ئەوشتان 50 ملیۆن بی ژیانت پێڕەوا نەبێنن ئەمە ئایا هەر کوردێکی تۆ لێرە وەرە ئەمە بدە و ئەم پرینسیپەتیانی ئێمە حەقی ئەوەمانی دەوڵەتێکمان هەبێ باشە بەتێکی ئێستا ساڵ ئێمە هەر ئەڵێن ئەمە کاتەڵێن گونجاو نییە کەی گونجاوە ئەمەشی کە لەم وەختا ئەم کاتەمان هەڵبژارد کەڵن کاتی ئێستا سەلمە کە زۆر کاتی بوو ئێستا سەلمە ئەگەر لێ گەڕیان عێراق لەم بەهێزتر بووە زۆر خراپی بەسەریان ناین کەواتە ئێمە ئەڵێن کاتەکە بەسەر چوو ئەبوو 2030 ئەمان کردایە کە نەکرا ئەوە 2006 و 7 کاتی فیتنە تایفەکە بمان کردە عێراق تێکچوو بوو کە نەبوو ئەوە 2014 هاتنی داعش ئەومان کردایە کە نەبوو کاکە ئیسا کاتێتی ئەوە نیە پەلەمارمانە دەنگەل و کۆمان لێکن ئەم هەموو کوردێک ئەبێ ئەمە بزانێ ئیتر من لەگەڵ ئەم حیزبا بینم ناکۆکە لەبەرەوە ئەو مەکسەبێکی نازەم انتخابن ئەمەە زۆر ئەوان ینی حیفە بەقسەیەک لەسەر کۆمەڵێک دۆسی و مەلەفت لەبەردەستە زۆرە ئەمانە چین وا لە ئێستادا ئایا کورد هەر سزا ئەدرێت و گەمارۆیە خێتە سەر یا کوردیش کارتی فشاری خۆی هەیە ئەتوانێت بەکاری بێنێ ئێمە کۆمەڵێک کارتمان هەیە تەسەورەکەم ئەوەی کە من لەبەرچاوم بێ 6 کارت هەیە بەکاری بێنێ بە یەکەم کارت ڕاکێشان یەکەم کار بە تەسەوەری من فشار هەمووی نامێنێ پرۆسی سیاسی لەیەک بەر هەڵەیەکە وەشێتەوە ئێمان هەر لەبیر ئەچێتەوە کەی دەست بە ئەو کارتە ئەبین پێم وایە جاری ئێستا سەرقاڵی ئەو مەراسیمەی جەنابی سەرۆک مام جەلالین و ئەم پرسش ئەم پرس و پرسش زۆر بەکاری بێنین
بۆ ئەوەی سەرکردە عێراقیەکان دێن خەڵکی تر دێ بەکاری بێنی بۆ شکانی گەمارۆکە هەر هێنانەوەی تەرمی بەڕێز مام جەلال خۆی بۆ خۆی ئەویش بەرەکەتە منە میواری بیرم لەوە کرۆتم مام جەلال هەر هێنانەوەیت بە مردویش بە کۆچ کردویش تۆ بەرەکەتی بۆ کوردستان گەمارۆی فڕۆکەی دەرەوە بۆ ناو بۆ خاکی سلێمانی بۆ فڕۆکەخانەی سلێمانی و بۆ هەولێر ئێستا مەمنوعە قەدەغەیە یەکەم فڕۆکە کە ئەو گەمارۆ ئەشکێنێ مام جەلالە بە کۆچ کردووی کۆچەکەشت بەرەکەت بوو گەمارۆکە ئەشکێنی ئەمە ئەوەش یەکێ لەو باشیانەیە کە بەرەکەتی ژیانی مام جەلال بوو بە کاتێک لە ژیانە بوو ئێسش بە وەفات کردووی بە کۆچ کردووی ئەمە خاڵ ئەمە کاتێک ئەوە خۆی هاتیانی ینی بوو بەکات بەکاری بێنین ئەمە یەک دوو ئێمە پرۆسێکی سیاسیمان لە عێراق لەسەر ئەساسی تەوافق کورد سونە شیعە هەرسی سەرۆکاتێکە بە تەوافق دانراوە خۆ بە ئەغلب ئەکسەری بێمە هیچمان دەنگەکەمان زۆر کەمە سەرۆکی کۆمار لە ئێستا کورد ئەگەر ئەو کاتە ڕابکشێتە بڵێن ئادەی کاک دکتۆر فاز زەحمەت نەبێ وەرە بە سلێمانی وەرە بە کوردستان خواحافیز بەغدا مادام تۆ گەمارۆی گەلی کوردستانی داوە کاکە من سەرۆکاتی وان پێ ناکرێ بەس بێتەوە زۆر بەس بێتەوە کێ جێگرەکەیەتی نوری مالیکی نوری مالیکی چۆ جێگەکە تاری سەدری لێکەڵۆشێ جێگریەکە مەچێتە شوێنی کە چۆر شوێنی تاری سەدری ڕێک ڕازی نابێ لێکەڵۆشێ بین نوری مالیکی و حەیدەر عەبادی ئاوایە لێکەڵەوەشێ سونە لەولاوە مشکلی تر هەیە کارتی سونە ئەوەی کە باسی ئەقلیم ئەمبار و ئەقلیمی سونی ئەکەن سونەی سوڵتە و سونەی معارەزە هەیە ئەوەش یەکێتر لە گەمارۆکان خۆت ئاماژەت پێدا دکتۆر ئەو کارتە پێم وا بێت لەگەڵ ڕاکێشانی ئیتر پێویست ناکە پەنابەری بۆ کاتی ترمان ناوێت ئەو کاتی لە بەردەستمان ماوە دکتۆر ئێوە نوێنەرانی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە بەغا لە ڕۆژانی ڕابردوو ئەمەوێت لە دەمی خۆتەوە بۆمان ڕوو بکەیتەوە پەرلەمان ئەندامێتیتان هەڵپەسێدرا ئیزندران ڕێگەتان لێگیرا بچنە ژوورەوە وەرەقەتان بۆ ێنراوتیان ئەبێ ئیمزای بکەن بڵێن لەگەڵ سربەخۆیی و استفتانین اینجا هێڵین بچنە ژوورەوە چی بوو ئەوەی ڕوویدا من ڕام وایە بەنسبەت تەبان هیچ نەکرا کەس ناتوانێت ئەمانەکە من ڕام وا بوو هەر ئەو ڕۆژەی حەیدەر عەبادی هات پرسی چەند لایەنێکم کردم کاکە ڕاتان چۆن من خۆم بەتەنە حەزەکەم بچمە بۆ بەغدا ڕۆژی چوارشەمەی ڕابردوو هە بچمە ناو هۆڵەکەەوە کۆمەڵێم مەلەفم هەیە هەر لەسەر حەیدەر عەبادی خۆشی و لەسەر کۆمەڵەکە ئەو مەلەفانە بەرزکەم بڵم ئێوە ئەسڵەن شەرعیەتی ئەوەتان نییە هیچ شتێک بکەن چونکە خۆتان متەمەن بە گەندەڵی قاچاقچێتی ئەکەن بە مەتار و فڕۆکەخانەکانی عێراقەوە وەیەکێ لەو کەسانی کە متەمە لەفەکەم تەسمی خۆی کردو حەیدەر عەبادی خۆیەتی قاچاقچێتی بە چەکەوە ئەکا لە فڕۆکەخانەکانی عێراقە بخۆی وتەوە دۆسیە و لەسەرێت لە هیچ ڕێنمایی و دۆسیە لەسەر حەیدەر عەبادی و لەسەر فڕۆک ئەو هەمووی مەلەفات ینی کات نییە ینی ئەو هەموو مەلەفاتە لەسەر حەیدەر عەبادی و کابینەکەی من خۆ مەسئولیەتم لێرام ئەم شتانە ئەڵێم لەبەرەوە ئەو کەسە ئەوە نین بتوان گەماڵ لەسەری بکەن ئەمانە کۆمەڵێک کەسی گەندەڵ فایل پیس تابی نەقاقان لە گەندەڵی و لە دزی و لە ئیختیلاس و لە پیاوکوژی و لەو شتانە موامەراتە لەسەر گەلانی عێراق بە سونە و شیعەوە تێوەگلاون ئێستا ئەگەر محکەمەیەکی ئەگەر قەزایەکی عادل هەبێ ئەگەر بێلایەن هەبێ ئەوانە ئەبێ هەمویان لە ژوورەوە بن هەمویان تێکڕا ئەوانەی لەسەر کورد قسەکەن هەر هەمویان مەلەف و دۆسیانەیە ئێمە دەست ئەبین بۆ ئەوانە ینی ئەو شتەمان لەبیر نەچێت نەگەلی عەرەبی سونی نەگەلی عەرەبی شیعی دژی ڕیفراندۆم و کوردنین کۆمەڵێ سیاسی فاشلی پەرلەمان نوێنەرایەتی نەخێر بە هیچ جۆرێ ئەگەر بیکردایان نە ئەکەوتە ژێر سمکۆڵانی مەجموعەیە لە خەڵک و مناڵی بازار و ئەوشتان ئەویان کرد کە کردیان مەکتەبی ڕئیس وزەرا نەئەسووتیان ئەوەی کە بەسەری هات ئەمانە ئەگەر ئابڕویان هەبوایە استقالە نەکرد پەرلەمانی عێراق تەمسیل ناکە حکوومەتی عێراقیش تەمسیلی گەرانی عێراق ناکە چرکەی ڕێی خۆتم پێ بڵێ لەسەر ئەو دەنگە کوردانەی لەوێ ئەبیسترێکە بە شێوەیەک لە شێوەکان دژ بە ڕیفراندەم و دژ بە سەربەخۆیە لە سی چرکەی من زۆر بەداخەوەم بۆ هەر هاوڵ و هاوڕێکی من کە بەتەکی دەوانش هەمان ڕێنۆکو من توایە دەرباری کورد و ڕیفراندۆم و دەوڵەتی کوردی و مستەقبل وانە بەڵام من تۆ شەڕێکمانە بێ نیگەرانێکمانی ئەچی بەشتێکی تر من ئەڵێم کاکە ئەو نیگەرانی و ناکۆکی ناوخۆمانە بای ئەوە نێ بچی دڵی دوژمنی پێخۆشکەی دوژمن کە بێت
عادل و مامەسیادگار و فڵان و فیسار لێک جیا ناکاتەوە لەبەرەوە هەڵەبجەی شایەتە و ئەنفالی شایەتە و هەموو ئەو شتانی تر شایەتن دڵی دوژمن خۆش مەکەن ئەوانە لە لەسەر ئێمە ئاو ئەخۆنەوە دۆستی ئێمە نین هیوادارم هەر کەسێکی لێدوانێکی جۆرێکی داوە دڵی ئەوان خۆشەکە پاشگەز بێتەوە و ئێمە هەمومان کوردین و کوردستانین ئەبێ نوێنەری خاک و خەڵکی کوردستان بین لە بەغدا. دکتۆر عادل نووری نوێنەری کوردستان لە پەرلەمانی عێراق زۆر سوپاس بۆ زانیاریەکان بۆ داتاکان بۆ چوونەکانت ماندوونە سپاس هەرزشین. بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات ئێوە و کوردستانی ئەزیز بەخوای گەورە ئەسپێر خواتان.